لا لا عقد ترى عشان سبيت على زين كبار بوي بيمو دايرة والله أنا بدي كاكا يستبقى كل شيء هذه مثلا ده جوادي اللي نوا حتى قالت البقول يعني ليش اللي بدني عزيه ها الشيء ده يجلس مني ده أيوة بيز قلوان ليري هنا باش ئێمە وا بۆ تقریبان چەندین ساڵەتی پەیوەندیەکی زۆر تۆند و تۆڵ لە بینی ئێمە و برادەرانی و خزمانی ڕۆژهەڵات دروست بووە بۆ چەندین ساڵە ئەوان بە زستانانەوە جارێک دوو جار دێن بۆ لای ئێمە کە ئەمەش دەچینە لای ئێوان پەیوەندیەکی وامان لە بینی دروست بووە وا پەیوەندیەکە بووتە پەیوەندیەکی کۆمەڵایەتی زۆر بە قووەت لە مابینماندا کە ئەوانیش دێنە ئێرانە شەوانە پێکەوە خڕ دەبینەوە بەو جۆلابێنە کە گەمەیەکی فۆلکلۆری قەدیمە پێکەوە ئەو شەوانە لێرانە بەسەر ئەبین ئەمەش کە ئەچینەوێن دەرێ ئەوان پێشوازیێکی گەرم لەمە ئەکەن ئەوان دەگەڵ برادەران و خزمانی ڕۆژهەڵات دەگەڵ چەندین گوند ئێمە پەیوەندیێکی تند و تۆڵمان لە مابینی دروست بووە تقریبن بەهۆی هەم سەر و سەردان و بەهۆی ئەم جۆلابێنەوە ئێمە کە ئەچینە گوندەکانی وان پێشوازیمان لێ ئەەکەن ئەوانیش کە دێنە ئێرانە و شەوی خۆش پێکەوە خڕ ئەبینەوە و هەم جۆلابازەکانی ئێرە و هەم جۆلەبازەکانی ڕۆژهەڵات پێکەوە جۆلابێنەی ئەەکەین و شەوەشی خۆش بەسەر ئەبین جۆرابێنە بەخۆی پێکاتیا گەمەکی قەدیمی فۆلکلۆریە کە لە منتیقەی مەکرایە لە دە گۆری پێک دێتن گۆریەکان دەبی گۆری بند بن نابی گۆری دیکانە فۆی گۆری دیکەبی گۆری بند بیتن لە دە گۆری پێک دێتن لە قەدیمەوە ئەمە بە فیشک ئەگەڕین بەڵام لە دوای ئێستا لە هەمووی بوویتە مۆدی مازی بە مازی ئەگەڕین بخۆی دەتوانی بە چوار کەس دوو لەوبەر دوو لەوبەر بەڵام ئەشتوانی سێ کەسیش بی چار لەوبەری چار لەوبەری پێکەوەدا ئەنیشن لەسەر گۆریەکان کە ئەوەی جادەی باو ئەیگەڕێت و لە 150 گۆریش دەرەچی ئەوەی 150 کرد ئەوە دەرچوو براوە ئەبیتن لەو گەمەیدا لە بەخۆی ئەو گەما لە هەموو کاتەشی بە زستانە نەکرێتن بە زستانان لەبەر ئەوەی تقریبن خەڵکەکە بێئیشە شەوی زستانی شەوەکی دوور و درێژە لەبەر ئەوەی شەوانە کە لە ماڵەکان لە جێگایەکان قەدیم لە دیوەخانەکان خڕ ئەبوونەوە جۆلابێنەیان ئەکرد لو جمع كمان كاكاو بينزل لا لا عقد ترى عشان سبيت على زين كبار بوي بيمو أنا سيبن وشكاكا سيدنا بابا سيدنا لوانه 35 ساڵە لە هەفتەیەکان چاومە گوێران لەگەڵ یان نابووم موال 50 شەمە شوێن گوتی ئەمن لە ناو جۆرابێنی بوومە 35 ساڵە بێم جۆرابێنێ بکەم بەس لە بیریم ناستەوە ئەو باشە ئێستاس پێ بڵێن جۆرابێنە مەڕاقم حەد جێشی بن ئەمن ئامادەم خۆ بگەین بێ بۆزانی بنین بەو شاخەی وەنایەتی نیە جێش خۆشە ماشەڵڵا فۆلکلۆریە و ئینشاڵڵا گۆ سەرکەوتوو دەبن زۆر بەخێر بێن سەر چاوان مامۆستا أنا السيارة كاكاي بقول دكتور يتلاقى كده